ئەینی ئیبراهیمی ئەیویست ڕایەڵەیە دروستکە لە بینی جوو لەگەڵ عالەمی ئیسلامیە، لە بینی جوو لە بینی عالەمی ترە، بۆ ئەوەی کە زۆر بەهێمنی زۆر بەهادئی ئەوەی کە ئێوێ بیکە، چونکە جوو دەستێ برد بۆ هەر شتێک ئەگەر باشیش بواە کە باشیان لێ ناوەشێتەوە، عالەمی ئیسلامی بە یەک جار هەڵەسا، بە یەک جار قسەی لەسەرە کرد. هەر کاتێک هەنگاوێکی بنایە، ئیستیطانێکی بکردایە، مناڵێک شەهید بوایە، حەسارێکی بکردایە، کێشەیەکی لەگەڵ موسڵمانێکا بۆ دروست بوایە، هەر درۆنێک و هەر ساڕۆغێکی بنایە، عالەمی ئیسلامی بە یەک جار یەک دەنگ بوون. بۆیە ئەم ماوەی ئەخیرە هەموو ئیسرائیل، هەموو عالەمی غەربی خەریکی میکیاجکردن بۆ ئیسرائیل، بۆ ئەوەی کە ئەو مێژووە ڕەشە کە خۆی گەورە لە قورئانە باسیەکە بۆ خۆیان بسڕنەوە. هەرچی قورئانە بگەڕێیت یەک سیفەتی جوانی یەهودی تیا نابینیتەوە، هەموو سیفەتەکانیان بریتیە لە چی؟ ئادەی ئاەتێکم پێ بڵێن يحرفون الكلمة عن مواضعه ويقتلون فبما نقضي ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير حق وقولهم قلوبنا غلف بل لعنهم الله بكفرهم. أم هم صفة ليك آيات بله وقالت اليهود يد الله مغلولة وقالت اليهود عزير بن الله نحن إن الله فقير ونحن أغنياء سنكتب ما قالوا وقتلهم الأنبياء بغير حق بلى ولا تجدنهم أحرص الناس على حياة لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا نحن أبناء الله وأحباؤه. أم هم آياته يك آية بيبلن وصف يهودي تيابه بويا كل جر أم هجمون درشن همو عالمي إسلامي همو عالمي عربي نشي بجيانا بويا كبتوانن أم كيشانه لخوان دور خنوا شو كأجد دزبرن بقضية فلسطين همو عرب هجنا بواسطة نتوكاني تربينا همو عرب بدافعيك قومي بدافعيك ديني بدافعيك اجتماعي بدافعيك عرقي هر هميليان خلاصيه لبرو إشكاني بو ناچێتە سەر. بۆیە ئەبێ ئەمانە دزێک بن لەگەڵ خاون ماڵا یەک بن، دزێک بن لە دەرگاوە بێنە ژوورەوە، کۆمەڵێک عالەمی ئیسلامی هەتی و کەوت بێ، دایکێکی بێوەژنیان بۆ بەجێما بێ، ئەمان هەردەست بەرن بۆ ئەوە لێوە چۆ ماڵێ و هەتیوە ئەوەیشی بۆ بێوەژنە چی بۆ چی کرد؟ نا ئەمە چێ بە میسیار دایکەکەی ماراکە ئەچێتە سەر ماڵی پیاوەکەش و پیاوێکی دەوڵەمەند بووە بە ئیسراحەت لە ماڵەکەی خوا، بە ئیسراحەت دەچێتە لای دایکەکە، بە ئیسراحەت مناڵێکی نەزۆکە خاتەوە، بە ئیسراحەت دزی لە ماڵەکەکە، خەڵکی شەڵێ مامی خۆیانە ئەو دایکیانی مارە کردووە، ئەو ئێستاکەنە وەرەسەی باوکیانە، ئەو سەپەرشتیانەکە کەس ناکە. یەهود لە دینی ئیبراهیم بێ و ئەوێ نەم دەرگایە بێتە ژوورەوە، گورگێک لە ناومەڕە کە سەستی پێنەکە هیچ کێشەیەکی نییە. بۆیە ئەوەی کە 7 ئۆکتۆبەر کردی ئەم مناڵە هەتیوە خەوتوانە بوون لە باوشی دایکیانە، دزێک هاتە ژوورەوە قال ئەوسەتهم لەولا تسەبحون، مناڵێکی عاقڵ یاوتی هێرکاکە و پیاوە غەریبە چیەکان ناو ئێمەیە؟ ئەمە ئەگەر نەیکینە دەرەوە هەم دایکمان فەسادەکە، هەم ماڵی خۆشمان وێرانەکە، هەم سومعەی باوکیشمانە بە. لەبەرەوە 7 ئۆکتۆبەر عەلەمی هەژان ئەو خەنجەرە بوو کە ئەوان چەند ساڵە ئەیانەوێ ئەم بشم و بۆدیە دروست کرد بە شێوەیەکی هەجین، دەست لە شوێنێکەوە بێن، قاج لە شوێنێکەوە بێن، سەر لە شوێنێکەوە بینن، دینێکی یەهود بێ، قاچێکی مەسیحی بێ، ئەوی تری هیندۆسی بێ، قاچەکانی قۆڵ و باڵەکەی هی ئیسلام بێ، بە شێوەیەک هەجینی کەن دەستوورێکی تازی لێ دروستکەن. 7 ئۆکتۆبەری ستۆپ خەنجەرێکی لێدان کە زامەکەی بە 7 ساڵی تریش بۆیان تیمار ناکرێ، بە 40 ساڵی تریش جارێکتر نایەنەوە ئەو تایمی کە پێش 7 ئۆکتۆبەر ئەیانیز بیکەن، چونکە یەهود ئەیویست ئەو مێژووە ڕەشەی بسڕێتەوە. ئەبینن ماوەیەکە لەگەڵ خەڵکی موسڵمانە باشن، چاکن، بێکێشن، هەتا ئیعلامیش باسی کێشەکانیان ناکە.